بە گوێرەی دوایین راپۆرتی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان باش نییە و هۆکارەکەشی بۆ جێبەجێنەکردنی یاسا و تێکەڵاوی دەسەڵاتەکانی دادوەری دەگەڕێنێتەوە. بەداخەوە هەتا ئێستا سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان شتێکی وەها بۆ خۆی نەبینیوە، وەکو کە ئاماژەمان کرد لە 2015 و 2014 پێویست دەکرد کەوا بەرەو باشتر بڕۆیشتبایە. ئەویش تەبیعی وەکو باسمان کرد چەند هۆکارێک هەیە، بەڵام ئەوەی دەستە ئیمڕۆ دەبینی هۆکارە سەرەکیەکە نەبوونی یاسا نیە، بەلکو جێبەجێ نەکردنی یاسایەکانە بە شێوەیەکی تێر و تەسەل و باش و ڕێکپێک. سەبارەت بە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە راپۆرتەکەی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئاماژە بەوە کراوە ئازادی ڕادەربڕین بەرەو خراپتر چووە بە جۆرێک لە کۆی 840 گۆڤار و ڕۆژنامە کە ناوی خۆیان تۆمار کردووە ئێستا 20 گۆڤار دەردەچێت. بەشێکی هۆکارەکەشی بۆ بەرتەسک بوونەوەی کاری میدیایی و ئازادی کاری ڕاگەاندەکان دەگەڕێنەوە. میدیا ئاوێنەی کۆمەلگایە، چ کەم و کووری چی شتێک پێویستمانە بۆ گەڕانکاری بەپێی میدیاوە ئێمە دەتوانین بڵاوکەینەوە بۆ ڕایگشتی. ئێمە دەستە داوا دەکاتن کە هەر چەندە سەرچاوەکانی بڵاوکردنەوەی زانیاری وەکو میدیا وەکو گۆڤار زیاتر بیتن بۆ ئەوەی جوولەیەک تیا بکەوی لە ناو کۆمەلگا. لە راپۆرتەکەی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ هاتووە هەریەک لە سێکتەرەکانی تەندروستی، پەروەردە، ژینگە و ڕەوشی ژنان و منداڵان و زیندانیەکان خراپە. پێویستی بە دەنگەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکانەیە بۆ گرتنەبەری دۆزینەوەی ڕێگە چارەسەر بۆیان و باشترکردنی ئەم سێکتەرانە چونکە پەیوەستە بە ژیانی گشت کۆمەلگا. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.